کاردانەوەکان لەسەر کوشتنە دڕندانەکەی ئەو گەنجەی لە بەنزیخانەیە کاری دەکرد بەردەوامە و لەو چوارچێوەیەدا و بە مەبەستی دانەکردنی شەیدکردنی زانا کامیل و داواکردنی لە سێدارەدانی بکوژەکەی ژمارەیەک لە چین و توێژەکانی قەزای چەمچەماڵ و ناحیەی شۆڕش گردبوونەوەیەکیان لە بەردەم پرسەی زانا کامیل لە ناحیەی شۆڕش بەڕێوە برد. لا گردبوونەوەکەدا بەیاننامەیەکی پێنجخاڵی ئاراستەی هەر سێ سەرۆکایەتێکەی هەرێم و ئەنجومەنی دادوەری کرا و تیایدا داوای تونترین سزا بۆ بکوژەکان دەکەن. خاڵی یەکەم داواکارین سەرۆکی حکوومەت یا جێگری سەرۆکی حکوومەت سەردانی ناحەی شۆڕش و بە تایبەتی ماڵی شەهید زانا کامیل بکات. خاڵی دووەم داواکارین لە وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایشی هەرێم لە ڕووی مادی و معنەویەوە پشتگیری تەواوی هێزە ئەمنیەکانی چەمچەماڵ و ئاسایش و پۆلیس بکەن و کەرەستەی پێویستیان بۆ دابین بکەن بە مەبەستی کەمکردنەوەی تاوانکاری لە سنوورەکەدا. خاڵی سێەم داواکارین لە وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایش تەواوی ئەو کەسانە دەستگیر بکەن کە تۆمەتبارن بە کوشتن و دزیکردن و سەرپێچیکردن و تونترین سزای یاسایی لە بەرامبەریان جێبەجێ بکەن. خاڵی چوارەم داواکارین حکوومەتی هەرێم سەرجەم ئەو فەرمانانە جێبەجێ بکە کە تایبەتە بە قەدەغەکردنی هەڵگرتنی چەکی نایاسایی و ئۆتۆمبیلی جامڕەش و ماتۆرسکیلی بێمۆڵەت و سنووردارکردنی سەرجەم ئەو دوکان و شوێنانەی کە نێرگەلە کێشان و بابەتی نامۆ و نابەجێ لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانیان تیا نمایش ئەکرێت کە بوونەتە هۆکاری نائارامی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. خاڵی پێنجەم داواکارین لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێم و کەناڵ و میدیاکان سەرجەم ئەو فلیم و درامایانەی کە کاریگەری نەرێنی و خراپ لەسەر تاک و کۆمەڵگە بەجێ دەهێڵن نمایش نەکەن و بە فلتەری وەزارەتی ڕۆشنبیریدا بڕوات و لیژنەی پسپۆڕ و شارەزا بۆ ئەو مەبەستە دەستنیشان بکرێت. کە سوکاری زانا کامیلیش داوا لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکەن کار بۆ جێبەجێکردنی یاسای سزای لە سێدارەدان بکەن تا حاڵەتی جەرگ بڕی وەک کوشتنی کوڕەکەی ئەوان دووبارە نەبێتەوە. چەندەها پێشینەی تکایەکمایە ئەو کوڕە ئیدام بکەن. کوڕەکەی من 2003 بوو. تکایە ئەو حکوومەتە باوشی بۆ نەکاتەوە بووە هەچیە زوڵمی ئاوای کرد تکایە سێدارەی دەن باوشی بۆ مەکەنەوە. تکایەکمەیە ئەگەر چوار کەسی ئاوا بکوژرێ دنیا وای لێ نایە ڕۆڵەی مسلمانان ناکوژرێ. منکی زانا کامیلم داواکاریم وێ لەو حکوومەتە ئەو زەرامە بوون لە شوێنی برازداکەما بیکوژن بۆی جارێکی تر ئەمیشە دووبارە نەبێتەوە. من پێم وا پێ باشە ئەم کەسانە ئەم جۆرە کەسانەی کە بەو جۆرە سەقەتە پەروەردە کراون لەناو کۆمەلگادا نەمێننەوە نەبنە میکرۆبێک ڤایرۆسێک لەناو خەڵکا بمێنێنەوە هەتا بمێنێنەوەوانە ئەو خوێنە لە جستیانە بە هەمان شێوە خولێتەوە و هەر هەمان شتە یعنی گۆڕانکایی تیا دروست نابێت. ئێمەڕۆ کوڕەکەی منی کوشتۆ بانی کوڕی کەسێکی دەکوژێ دراوسەیەکی تر دۆستێکی دەکوژێ قەناعەتی من وایە حکوومەتی هەرێم ئەبێ هەڵبسێت. زۆربوونی حاڵەتەکانی کوشتن لەسەر شتی سادە و ساکار و بێبایەخ سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە کاراکردنەوەی سزای لە سێدارەدان یەکێکە لە چارەسەرەکان بۆ کەمکردنەوەی ئەم حاڵەتانە. تاچی دیکە هیچ کەسێک لەسەر فولایت و سەرچۆپی و پێکدادانی ئۆتۆمبیل و بردننی مۆبایل یان 240,000 دینار نەکوژرێت و دواتریش بە لێبوردنی گشتی بکوژەکە ئازاد نەکرێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ.